لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لێبێت چەند وێنەیە کە بینین کە چەند کەسێک لەسەر کورسێک ڕائەوەسێت بێگومان گریمان کراوە ئەم کورسیە گریمانێکی بۆ دانین ئەگەر کورسیەشی دەسڵات بێ چۆن بەجێی ئەهێڵیت ناتوانم پێم ناکرێم چکە دەبێت کەسێکی ئازابی وەکو جەنابی سەرۆک ئەوە بەرژنەوەندیم دانیان بۆمە سەرۆک دەبێت کابراش بشی سەرۆکی بیتن سیاسەتی هەبێتن بزانانی قسەی بکەتن بۆ نازانی قسە بکەیتەوە نەخێ قسەکردنە بۆ مناتیە دەبێت لە بنەماڵا بکرێەوەشی جەنابی سەرۆک لە باب باپیریت پێکرا هەتا ئەمە گەشتنە ئەو ڕادەی هەیتمان بەس یعنی ڕێنادەنە زۆرمان هەیە بەس کەس یعنی ڕێیان پێ نادا بستەوە جێ نانلو بنەماڵێ نابێ هەر کەسە ئەوە کورسیە بەس لو منابی لو ئەم کەسەشی دەبی کورسیەوەشەوەیە هەگە مەسەلا کورسێ بتن هیچ کەسە وشکاک مەسەل پێ نەکرا هیچ کەسە وشکاک وڵا هەموو دادەنیشی دەڕوا والله ئەوەی باش بوو ملەتەکەیەکەم بۆ خەڵکەکەیەکەم ئاورێک لەو فەقیرانە ئەدەمەوە نەکرد سەڵتێکم کەس نازانێت بۆ قەبرێ بم بۆ شوێ بن هێترانی دەربارەی هەرەوەندا ڕەنگە خۆشیش بێ هەنێ جار دەرگای سارەکە بۆ بکەنەوە پێ بڵێن فەرموو سەرۆک پێشەشی دەست بۆ کرێکار و بێ ئیش و بۆ ئەوانە درێژەکەم بێ ئیش گەلێ زۆرە لە کوردستان بێکار گەلێ زۆرە کەم دەرامەت زۆرە تەلەفۆنێکە بۆکەن باشەڵێن ئەو علاگەیە دانێ و ئەو تۆمان کرد بە سەرۆی شێریمی کوردستان ئەو کاتە چیەکەی تۆ ئەگەر بی بە سەرۆی شێریمی کوردستان وڵای جەوا دەگرێتەوە سەر ئەوەی کە بتانی پۆستەکە بڕێوە ببەی وانە بۆی خزمەتی خەڵکەکە بکەی و خەڵک وا بکەی دەرگە و پێ نەگرێ چۆن خزمەتی خەڵکەکەی تۆ من لەو تەواقعین بۆ من بۆم ناکریان بڵین ئەگەر بوویت ئەبێ خەڵکەکە وەکو چۆن مناڵەکەی خۆت پەروەردە دەکەی وەکو مناڵی خۆت خەڵکەوە پەروەردە بکەی ئەگەر تۆ ئەو خەڵکەوەکو مناڵی خۆ پەروەردە نەکرد وتیان وازم پۆستە بێنەوانە تۆ ناتوانانی بەڕێوەری واز دێنی یەکسەری ناچارم واز بێنم کە مناڵەکە لە ماڵەوە پێ ڕازی نەبوو بە هەڵسوگەوتەکەت ناچاری واز بێنی لەو پۆستە مسئله شهری کوردستان من اگه بتوانم خدمت ملتکم بکم خدمتیکم اگه خلق لمن ناراضی بو واز دینم وتیان واز بینم واز دینم والله فجرت شتێکی خۆشە نازانم لەوەتا تەجروبەم نەکردووە بەڵێ بە دڵنیایی واز دێنم نەخێر کە شتێک پێم نەکرا دووبارەی ناکەمەوە ئەگەر هاتو نەمتوانی کە بەخۆم باسی یەکسانی بکەم و باسی دیموکراتی بکەم لە خۆمەوە دەست پێ نەکەم توانام نەبوو بەڵێ ئامادەمە ئەو کاتی لەبەر خاتری تەبەقەی چینی هەژار پۆستەکەی خۆم بەجێ بێڵم با یەکەشکە بێ بتوانی ئەو کارەی من ئەنجام بدە کاتە ییتەوە بۆ چاخانەکە و هەر بەدەم چاوە لەسەر کورسێک دانیشی و چاکە چایەک زۆر باشترە لەوەی کەوا نەتوانم عدالت برقرار بکەم ئەگە خەڵک ناڕازی بێت توازێنی ئەی طبعاً ئێستا هەموو وڵاتانی ئەوروپا وایە
هەتا ملەتەکە لێ ڕازی نەبێت شتێ ناگەنە شتێ نابێتە شتێ ئەدەبێ وابێ بە خۆی دووەلیان کە شتێکت بۆ ناکرێکسە دەست لە کارەکە دەچێشیەوە ئەگەر پێشم نەکرا دەست لە پۆستەکەمە چێشمەوە و دەچمە ماڵی خۆم دانیش نایشاڵە بەس ئەی بۆ چ نایرمە ژیرم خۆیان ئەندە شتەیە ناتانم شتەش لە تەلەڤیزیۆنی باز بکەیت دەبەرەوەی ئەوڕ برێم نەری باشترە ئەنە برێت بڵێن تۆمان کرد بە سەرۆکی هەرێمی کوردستان تۆ ئەو کاتە چی بۆ خەڵکەکەی سەرۆکی هەرێم ئەو سوالم پێ نییە ئەو سوالم پێ نییە ئەو ناتوانین وەڵامی بەسوال نات هیچ ناکەم چ دەکەم هیچ ناکەی هەر دانیشی بۆ خۆ بێگومان ڕەنگە زۆر کەس نەتوانێت سەربەستانە بتوانێت ڕای خۆی دەڕبڵێ لەسەر ئەوەی کە ئەگەر بێ بە سەرۆکی هەرێمی کوردستان چی بکات زۆر کەس ئەڵێ ئەم پۆستە شایستەی من نییە لە دوای چاوپێکردنەکانمانەمانون بۆچی ئەمە شتێکی گریمان کراوە ئەوی ڕەنگە نەوێرم هەموو قسێکی خۆم بکەم ئەمە جێی پرسیارە بێگومان ئێمە لێرای کۆتایی بە بەرنامەکەمان ئێنین لێرای ئەڵین کاتێکی شات یەکتری بینینەوە خواتان لەگەڵ